لە هەموو لایەکەوە فشارم لەسەر بوو، فشاری دەرونی، فشاری ئابووری، فشاری کۆمەڵایەتی. بەجارێک وێران بووم نەمدەزانی ڕوو لە چێ بکەم. ڕۆژانە لە نێو تراژیدیایەکی سامناکدا دەژیام. ئاخر دایکێک بەو هەموو قوربانیدانە چۆن دەبێ فەرامۆشی بکەم و لە ژیانم بیبەمە دەرێ. بۆیە کۆڵم نەدا. دەڕۆیشتم بۆ هەر ئیشێک نەم دەتوانی بیکەم لەبەر دایکم، چونکە خوشک و براکانی کەسیان ئامادە نەبوون وەری بگرنەوە. منیش تاقانە بووم، بۆیە غیرەتم قبولی نەدەکرد بینێرم بۆ خانەی بە ساڵات چوان. برسیمە برسێ داجان ئێستا دەچم لە پەل و دێنی و دەگەڕێمەوە. باشە؟ باش ئەتۆ لێرە دانیشە. سەبر دای سەبر. برسیمە باشە. ئێستا لە پەل و دێنیم. باشە دای لێرە بە نەجوڵی. باشە؟ باش برسیمە 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 تبکەم. برسیمە برسیمە نان دا تو لە چی دا والتلفون لو تنادى والتلفون لو تنادى كان شباب كون دا دانش دا دا ولا فوق برسيمة وتدا جاب بخطب هذا برسيمة بخو داجة بقربان بخو تشوفوا ده دانش ده تشوفوا ده لەلایەکی تر جوڵەکانی خەزوورم دەستی پێکرد. ڕۆژانە پارێزەرەکەیان دەهات و بە نەرمونیانی داوای جیابوونەوەی دەکرد. منیش قبوڵم نەدەکرد، بەڵام ئەو پارێزەرە زۆر بێویژدان بوو. کێشەی زۆری بۆ من دروست کرده بوو. ڕۆژانە دەهات بۆلام هەر جارە و تۆمەتێکی دروست دەکرد. بۆیە تاقەتی هیچم نەما و هاوسەرەکەم زیاتر لەبەر چاوڕەش بوو. ڕازی بوو لە یەکجیا ببینەوە. ئیتر دادوەر لە کۆتاییدا بڕیاریدا کە من و خێزانم لە یەکتر جیا ببینەوە.